کۆلێژی تەکنیکی تەندروستی یەکێکە لە کۆلێژە گرنگەکانی زانکۆی پۆلەتەکنیکی سلێمانی کە ساڵانە کۆمەڵێک کادری تەندروستی پێدەگەنێت و لە نەخۆشخانە و مەڵبەندە تەندروستیەکاندا خزمەت دەکەن. کۆلێژی تەکنیکی تەندروستی لە ئێستادا لە دوو بەشی سەرەکی پێکهاتووە، بەشی تەندروستی و کۆمەڵ و بەشی شیکارە نەخۆشیەکان. بەشی تەندروستی کۆمەڵ لە ساڵی 2023دا دامەزراوە و خوێندکاری وەرگرتووە و بەشی شیکاری نەخۆشیەکان لە ساڵی 2004دا دامەزراوە. پرۆگرامی خوێندن بە شێوەی تیۆری و پراکتیکی ئەنجام دەدرێت و زمانی خوێندن لەم بەشانەدا بە زمانی ئینگلیزیە. خوێندکار جگە لە وانەکرداریەکانی مەشقی هاوینەش ئەنجام دەدا لە ناوەندی تەندروستیدا. دوای 4 ساڵ لە خوێندن هەر یەک لە بەشەکانی تەندروستی و کۆمەڵ و بەشەکانی شیکاری نەخۆشی بڕوانامەی بەکالۆرۆسیان پێ دەبەخشرێ. خوێندن لەم کۆلیژیە بۆ ماوەی 4 ساڵ بەردەوامە بێ. دەرچووی کۆلیژەکەمان هەڵگری باوەڕنامەی تەکنیکی دەبێت لە بواری خۆپاراستنی تەندروستیە. خوێندکار دەرچووەکان دەتوانن لە بوارەکانی خۆپاراستنی تەندروستیە ئیش بکەن لە دامودەزەکانی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستاندا، وەکو ئەوترێ پریڤنتیڤ هێڵث یان پریڤنتیڤ خۆپاراستنی تەندروستی. ئەوانش لە بنکە تەندروستیەکان دەست پێکا کە پێوتێ پرایمەری هێڵث کێر، خۆپاراستنی پیشەوی، خۆپاراستنی ژینگەیی، خۆپاراستنی مناڵان و مراقەبەکردنی واتە سەرپەرشتیکردنی تەندروستی گشتی لە بازار و سەرجەم دامودەزگاکانی حکوومەتیە ئیشەکەن و هەروەها تەسیری کارگەکان لەسەر تەندروستی گشتی و زۆر بواری کەدا. کۆلیژەکەمان بە خۆشحاڵیەوە مامۆستایەکی زۆرمان هەیە کە لە بوارە جیاوازەکانە تایبەتمەندیان هەیە. کۆلێژی تەکنیکی تەندروستی لە ساڵی 2023ەوە کراوەتەوە و پاش 4 ساڵ کۆمەڵی خوێندکاری پێگەیاند بە بڕوانامەی بەکالۆریۆس. کۆلێژی تەکنیکی تەندروستی لە دوو بەشی گرنگ پێکهاتووە کە ئەویش بەشی تەندروستی کۆمەڵ و بەشی شیکاری نەخۆشیەکان. وانەکان لە کۆلێژی تەکنیکی تەندروستی بۆ دوو بەشدا بەش بوون کە خۆی لە تیۆری و پراکتیکیدا دەبینێتەوە. وانە تیۆریەکان لە هەوڵەکانی خوێندن بە زمانی ئینگلیزی دەخوێنرێت و وانە پراکتیکەکان لە تاقیگەکاندا دەخوێنرێت. بەشی شیکاری نەخۆشیەکان ساڵی 2014 کرایەوە. طبعاً ئەم بەشێکە لە کۆلێژی تەکنیکی تەندروستی سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە. ئەم بەشە ساڵی 2014 کە کرایەوە خوێندکارانی قۆناغی یەکەمی وەرگرت. ئەم بەشەی ئێمە بە 43 خوێندکار وەرگیرا لە قۆناغی یەکەم دەستمان کرد بە یەکەم ساڵی خوێندنمان. سەرەتا بەشەکەمان تەنها پێکهاتبوو لە 6 مامۆستا و پاشان مامۆستاکان تر ژمارەیان وردە زۆر بوو. ئێستاکە ساڵی خوێندنی 2015-2016 ئێمە وەکو بەشی شیکاری نەخۆشیەکان دوو قۆناغمان هەیە. خوێندکارانی قۆناغی یەکەم ژمارەیان 86 خوێندکارە و خوێندکارانی قۆناغی دووەمان ژمارەیان بۆتە 59 خوێندکار.
دیارە ئەم بەشە لەگەڵ کرانەوە فراوانبوونیە ژمارەی مامۆستاکانی زۆر بوون. ئێستا بەشەکەمان خاوەنی 11 مامۆستای میلاکە کە 5یان هەڵگری بڕوانامەی دکتۆران تەبانێکێ لەو دکتۆرانە هەڵگری نازناوی پرۆفیسۆری یاریدەدەرە کە مە شتێکی خۆشبەختانەیە کە بەشێک تازە بکرێتەوە و خاوەنی 5 هەڵگری بڕوانامەی دکتۆرا بێت. سەرەتا هەروەکو لە ناوەکەیەوە هاتووە زانکۆی پۆلی تەکنیکی سلێمانی کە گرنگیەکی زۆر بە تەکنیکی وانەکان دەیات کە چەندین وانەی پراکتیکی هەیە بە تایبەتی کۆلێژی تەکنیکی تەندروستی کۆمەڵ چەندین تاقیگەی هەیە بۆ ئەم وانە پراکتیکیانە لەوانە ئەناتۆمی، فیسۆلۆجی، کیمیا و چەندین تاقیگەی تر بۆ ئەم وانە پراکتیکیانەی دابین کردووە و هەروەها مامۆستای بەتوانە و کارامەی دابین کردو بۆ ئەم وانە پراکتیکیانە کە بە شێوەیەکی زۆر باش لەگەڵ خوێندکاران هەڵسوکەوت دەکەن و وانە پراکتیکیەکان دەڵێنەوە و هەروەها چەندین پێداویستی دابین کردو بۆ وانە پراکتیکیەکان لەوانە بوونی چەند مەواد و ئامێر و چەندین شتی دیکە کە پێویستە بۆ خوێندکار و وانەی پراکتیکی هەبێت. لەگەڵ ئەم پێداویستانە چەندین پێداویستی تریش پێویستە کە هێشتا دابین نەکراوە بۆ ناو وانە پراکتیکیەکان پێویستە دابین بکرێت بۆ وانەکان و پێویستە مامۆستایانیش بە هەمان شێوە ڕۆژ بە ڕۆژ زانیاریەکانیان تازە بکەنەوە و لەگەڵ زانیاری سەردەما بگونجێت. بەشی تەندروستی کۆمەڵ کەسەر بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە. ئەم بەشە لە 4 قۆناغ پێکاتوە. هەر قۆناغێکی خوێندنی کۆمەڵک منهەجی خوێندن لە خۆی دەگرێت لە ڕووی تیۆری و پراکتیکیەوە. ئەگەر من لێرەدا باسی بەشە پراکتیکەکانی ئەم کۆلێژە بکەم، کۆمەڵێک هەر قۆناغێکی خوێندنی کۆمەڵک منهەجی خوێندن لە خۆی ئەگرێ بە شێوەیەکی گشتی منهەجەکانی خوێندن باز لە بابەتی زانستی و تەندروستی دەکەن. کۆلێژی تەکنیکی تەندروستی جگە لە بەخشینی بڕوانامەی بەکالۆریۆس لە ئێستادا 6 خوێندکاری بۆ بڕوانامەی ماستەر دەخوێن و لەم ساڵدا و پاش پێشکەشکردنی پێداویستیەکانی بەدەستێنانی بڕوانامەی ماستەر دەبنە خاوەنی ئەو بڕوانامەیە. ئامانجی گشتی بەشەکەمان بریتیە لەوەی کادێری تەکنیکی شارەزا بەرهەم بهێنین کە توانایەکیان هەبێ بتوانن کەرتی حکومی و هەروها کەرتی تایبەتی ببوژێنەوە لە بواری پزیشکیدا بە تایبەتی لە شیکاری نەخۆشیەکان. هەڵبەتە ئەم بەشەی ئێمە بە 2 جۆر خوێندکار وەرئەگرێ. جۆرێکیان ئەو خوێندکارانەی کەوا 6 زانستی تەواو دەکەن کە ئێستا پێوترێت 12 بنەڕەتی، پاشان شەهادەی 12 بنەڕەتی بەدەست دەهێنن لە بەشەکانی ئێمە وەرەگیرێ دەچنە قۆناغی یەکەم. هەروها دەرفەت هەیە بە ئەو خوێندکارانەی کەوا مستەوایان باشە و تەخەڕوج ئەکەن لە پەیمانگاکانی کوردستان، هەرێمی کوردستان لە بەشی شیکاری نەخۆشەکان کە هاوشێوەی بەشەکەمانە. ئەو خوێندکارانە کاتێک کە تەخەڕوجەکەن نمرەیەکی باشانەیە مەجای پێشبڕکیان هەیە بۆ ئەوەی دەرفەتێکی تریان هەبێ بتوانن خوێندنی بەکالۆریۆس تەواوکەن. هەر بۆ ئەمەش فۆرم پڕ ئەکەنەوە لە سەرۆکایەتی زانکۆمان و ناویان دەرەچێ بە پێی پێویست و بەو پرۆسەی کە بۆیان دابین کراوە. ئەو خوێندکاران ئەتوانن شەهادەی بەکالۆریۆس تەواو بکەن، درێژە بە خوێندنەکان بن و ئێمە لە قۆناغی دووەم دەیان ئەنێن بە ڕەچاوکردنی ئەو وانانی کە لە قۆناغی یەکان نەخوێنراون بۆیان تەحمیل ئەەکەین و ئەو وانانی کە خوێندویانە بۆیان مەقاسە ئەکەین و ئێمە کاتێک کە ئەوانیش تەخەڕوجەکەن ئەتوانین دەرەجەی 4 ساڵیان بۆ مسۆگەر بکەین و
لە شەهادەکە بە فەرمی بۆیان دابنین. کاری دەرچوانی بەشەکان وەکو بەشی شیکارە نەخۆشیەکان دواتر کار دەکەن وەک پسپۆڕی لە شیکارە نەخۆشیەکاندا و بەشی تەندروستی و کۆمەڵیش دەتوانن لە هەموو ناوەندە تەندروستیەکاندا کار بکەن وەکو ستافی خۆپاراستن و کار بکەن بۆ کۆنتترۆلکردنی نەخۆشیە گواستراوەکان لە کۆمەلگادا و کار بکەن بۆ هۆشیارکردنەوەی تەندروستی کۆمەلگا و قوتابخانە و تەواوی دام و دەستگاکانی وڵات و کار دەکەن بۆ پاراستنی سەلامەتی کارگەکان و شوێنی کار و ڕووداوەکان و مەترسی کارکردن و تەندروستی کرێکار ئەرکی پاراستنی ژینگە و سروشتیش دەگرنە ئەستۆی خۆیان و پاشان چاودێریکردنی تەندروستی بازار و خۆراک و کوالیتی کۆنتترۆلیش دەکەوێتە ئەستۆی ئەم خوێندکارانەی کە تەخەڕوج دەکەن.